بەناوی خودای گەورە و میهرەبان خۆشحاڵم لە پرۆگرامێکی تازەی ماڵی بەختیارە بە ئێوە شاد دەبمەوە. خۆشحاڵم لەگەڵ میوانە ئازیزەکانم لە ماڵی بەختیارە ماڵەکانی ئێوە خۆشبەخت و ئاسوودە بکەین. ئەزیزانی خۆم، سەرەتا پێم خۆشە پیرۆزباییەک لە پرۆسەی پەروەردە بکەم لە کوردستانە. پرۆسەی پەروەردەیەکێکە لەو پرۆسە گرنگانی کە ساڵانە لە مانگی 9 دەست پێ دەکات، زۆر جا درێژە دەکێشێت تا وەکو مانگی 5، واتە بە نزیکەی ئەتوانی بڵین 8 مانگ 7 مانگ ئەم پرۆسەیە لە کوردستانە بەردەوام بێ و دوایی پشوویەکی هاوینی بەسەردادێت. ئەزیزانی خۆم، ئەوەندەی کە حکوومەت بڕیاری داوە و ئیعلانی کردووە ژمارەکە ساڵانە و بە تایبەتی ئەم ساڵ بە نزیکەی 1,800,000 فێرخوازی بەڕێز بەرەو قوتابخانەکان ڕۆشتون. 1,800,000 لە باخچەوە تاوەکو قۆناغی پێشزانکۆ و پەیمانگا بەرەو قوتابخانەکان ڕۆشتون و بەرەو دەرسی وانەکان و بەرەو ئەو پرۆسەیە ڕۆشتونەکە پێی دەڵن پرۆسەی پەروەردە و فێرکردن. لەگەڵ ئەم 1,800,000ەیە 121,000 مامۆستای دامەزراومان هەیە. 121,000 مامۆستای ئەزیز دەستیان کردووە بەم پرۆسەیە بۆ ئەوەی دەستبارێک بگرن بۆ ئەم 1,800,000. ئیزافەتەن بۆ ئەم ژمارەیە بۆ زانیاری بەڕستان ئەوەندەی کە زانیاری وەرگرتووە 21,000 مامۆستای وانەبێژی شەیە کە حکوومەتی هەرێم هێشتا کە بڕیاری بۆ نەداون کە تەمەنا دەکەین ئەم ساڵ آخر ساڵی وانەبێژی بێ و ببن بە ڕسمی و هەرەکەی دەست بکات بە پرۆسەی خوێندن و پەروەردەکەی خۆی. کەواتە 1,800,121 20,000 ئەگەر لەیەکی دەیتەوە بە نزیکەی 2 ملیۆن هاوڵاتی لەم کوردستانیا لە پرۆسەیەکە دەستیان پێ کردووە، لە پرۆسەیەکە بەشدارن، لە پرۆسەیەکە وەکو کوردەواری دەڵێ بسمیلا دەکەن، لە پرۆسەیەکە 2 ملیۆن کەسی بەشداری تێدا دەکات. بۆیە ئەمڕۆ دەمانوێت باسی ئەم پرۆسە گرنگە بکەین. ئایا حکوومەت حسابێکی بۆ ئەم 2 ملیۆنە کردووە؟ ئایا دایک و باوکەکان حسابێکیان کردووە کەمە پرۆسەیەکی زۆر گرنگە؟ ئایا مامۆستاکان خۆیان حازر کردووە بۆ ئەم 8 مانگەی کە دەوامە؟ ئایا قوتابیەکان دەڕۆنەوە بە تیکتۆک و فەیسبوک و تۆڕی کۆمەڵایەتیەوە دەڕۆنەوە، یان بەمانای کەلیمە سیانزەی 9 15 9 کە دەوام دەسی پێکردووە بەمانای کەلیمە بەهێز و قووەت و تاقە و پاوەرێکی زۆر باش و چاکۆ دەستیان کردو بە خوێندن؟ ئایا قوتابخانەکانمان ئامادەیە؟ ئایا ئەو پەیوەندی کە لە بینی مامۆستا و قوتابیایە 30 دانە ساڵە ئەتوانین بڵێن 30 ئەوەندە ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە و دروست بوو حکوومەتێکی کوردی خۆمان هەیە کە دەستی بێگانی لێ بە دوورە و وا تەسەور دەکەین کە حکوومەتی خۆمان بێ بۆ خۆمان بێ. ئایا توانیمانە پەیوەندیکی باش و چاک لە بینی مامۆستا و قوتابیا دروستکەین، یان زۆر بەداخەوە خەریکە ڕێزی بینی مامۆستا و قوتابی نامێنێ؟ زۆر بەداخەوە ئەو چەلەحانیە و قسە و قسەڵۆک و پێکەنین و حرکەی کە لە تیکتۆکە هەیە یان لە فەیسبوکە هەیە یان ئینستاگرامیشە هەیە جاری وهەیە خەریکە ناوپۆلەکانی ژوای لێدێ. یان زۆر بەداخەوە ئەوەی کە جارانی مامۆسایەکمان لە شوێنێ ببینە، لە جیلی منیشا تەنانەت لە هەشتاکانە لە 90ەکانە لە 2000ەکانە مامۆستایەکمان لە شوێنە ببینایە ئەسڵەن خواخوامان بوو چاکوچووی لەگەڵا بکەین یان سەلامی لێ بکەین، یان زۆر جا لێشی دەترساین. من لەگەڵ ترسەکە شانیم بەس لەوەی کە ڕێز بوو احترام بوو خۆشەویستی بوو. بەڵام ئێستا کێ زۆر بەداخەوە دەگاتە دەمەدەم و دەگاتە قسە و قسەڵۆک و دەگاتە جوابدانە و دەگاتە ئەوەی کە بێڕێزیەک دەندرێت. بۆیە ئەمڕۆ باسی پەیوەندی مامۆستا لەگەڵ قوتابیا دەکەم. خۆشحاڵم کە میوانە ئازیزەکانم بە خێراتنیان دەکەم بە ناوی خۆشم و بە ناوی بینەر ئازیزەکانم. خۆشحاڵم ئەمڕۆ لە بەرنامەکەمە هەم مامۆستای تێدای هەم قوتابی تێدای، بۆی زوڵم نەکەین وەکۆڵێت ڕێی مامۆستا وەرگرین بەڵام قوتابیەکان فرامۆشکەین، زوڵمیش نەکەین ڕێی و پێشنیار و قسەی قوتابیەکانیش وەرگرین بەڵام مامۆستاکان لێریان نەبێت. وجودی هەردووکیان هەیە. بۆیە ئەوە خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە بە هەردوو لا بەتێ هەڵکێشی دەتوانرێت باشتر بێ و چاکتر بێت. من لێرەیە قسەیەک دەکەم بۆ حکوومەت و اینجا دێمە سەر بینەرەکانم، چکە هەمیشە من وەکو بەختیار ئەم قسەیەم وتووە زۆر شت بە حکوومەت دەکرێت بە بەختیار ناکرێت، زۆر شت بە حکوومەت دەکرێت بە هاوڵاتی ناکرێت، زۆر شت بە وەزارەت دەکرێت بەڵام بە تاکەکان و بە خێزان و خانەوادەکان ڕەنگە نەکرێت. ئەم ساڵ خوێندن دەستی پێ کردو، حکوومەت بڕیارێکی داوە نووسراوێکی دەست پێ کردووە کە نردووە کە ئەم 3 4 5 6 شتە بۆ نمونە باشتر وایە بۆ تەلەبەکان باسی کەن. مالعلم ئەمە زۆر قورس نەبوو حکوومەتی هەرێم بیکردایە بە نامینکەیەکی وەکو ئەمە بچووک هەموو قوتابیەک وەریگرتایە لەسەر ئەتەکێت، لەسەر ئەخلاقیات، لەسەر پەروەردە، لەسەر هونەری مامەڵەکردنی مامۆستا. هەموو ساڵی ئەمە خوێندن دەست پێ دەکەین لە قوتابخانەکان، لە دانگەکان، لە
لە باخچەکان نووسرا و دێت وەکو نووسراوێک بەڵام ئەوە نییە کە حکوومەت بیری لەوە کردێتەوە کە کتێبێکە بێ لەسەر ئەتەکێتی مامەڵەکردنی مامۆستا لەگەڵ قوتابیە کتێبێک نامیرکەیەک ئاوا تەوزیعکرێت بۆ حکوومەت دیسان دەڵم هیچ ناکات چکە حکوومەت چاپخانەی هەیە بۆ حکوومەتێک 2 ملیۆن دینا 2 ملیۆن قوتابی و مامۆستا هەبێت ئەگەر هەر یەکێک لەمانە 250 یان 300 دیناری تێبچێت ئەگەر زەرب و تەقسیمیکەی پارەی عەرزێکی ڕوکن ناکات کە زۆر جار ساغی دەکەنەوە بۆ مەسئولێکیان بۆ کەسێکیان بۆ بندیوارێک بۆیە لە سەرەتای بەرنامەکە بۆ دەست پێ دەکەین کە ڕاستی ئەتوانین بڵین زۆر جار تۆپەکە لە ساحەی حکوومەتایە لە ساحەی وەزارەتایە لە ساحەی پەروەردایە کە بتوانێت ئەو پەیوەندی مامۆستا لەگەڵ قوتابی ڕاگرێت قوتابی لەگەڵ مامۆستای ڕاگرێت بەڵام زۆر جاریش خەتاکە لە خۆشمانە با ئێمە خۆشمان وەکو تاکێک وەکو مۆزەفێک وەکو فەرمانبەرێک وەکو مامۆستا وەکو قوتابی خۆمان بێبەری نەکەین لەم هەڵانی کە زۆر جار ڕوو دەدات لە پەروەردایە بۆیە دوای بەخێراتن بەخێراتی هەموو ئەزیزانم دەکەم یاخوا بەخێر بن بەسەر چاو پێم خۆشە بە مامۆستا دەست پێ بکەین وەکو براگەوریەک ڕەنگە خۆم ئاسا تەمەنێکی هەبێ لەم مەجلیسەیە مامۆستا جەنابەت پیشەد مامۆستایەتیە ئەگەر سەیرێکی ڕابردووی خۆت کەیت و کۆڵێت فایری کۆنی خۆت لێک بدەیتەوە ئاوا بە ئەلبومێکی مەکتەبەکانی خۆت تا بڕۆی ئەلبوم وە کۆڵێ ئەوانەی وێنەیە بە دڵنیاییەوە من ئەتوانم بڕیار بە ناوی تۆ بڕیار بدەم ئەو مامۆستایانەت زۆر خۆش ناوێت کە شت نییە دەرەجەی بەرزەتیا هێ نابێت بۆیە پێم خۆشە قسە و باسێکم لەسەر بکەی ئەگەر تۆ فایری کۆن هەڵدەیتەوە کام مامۆستایانەت خۆش دەوێت تەمەنا دەکرد چی سفەتێکیان تێدا بووە سپاس بۆ ماڵی بەخێر بۆم سیمینارەکە قسەی لەسەرەکەین بەنسبەت خوێندنەوە بەڕاستی یەکەوێت سەر کەسێتی مامۆستا کە چۆن لەگەڵ خوێندکارە تەعامل دەکات و ئەو مامۆستانی کەوا لەگەڵ خوێندکارە زیاتر کراون زیاتر بڵین لەگەڵ تەلەبە ڕازگۆن خۆشەویستن یعنی بە نەرمی بەهادی لەگەڵ ێنە تەعاملەکەن ئەو تەلەبە زیاتر مامۆستاکەی خۆشەوێت زیاتر بابەتەکەی بەلاوە گرنگترە زیاتر یعنی بەوەنەی بابەتەکەەوە مامۆستاکەشی خۆشەوێت بابەتی وایە بۆ بیرکاری لە زۆربەی خوێندکارەکان لە زۆربەی قوتابخانەکانە کە تەلەبەت یەکێک لەو بابەتانی کە زۆر لەگەڵ حەزی لە شاری نییە بیرکاریە بیرکاری ینی تەلەبە بۆی مامۆستاوەنەی تۆ وەڵی حەزم لە بابەتەکەش هەیە وەکو بیرکاری لەبەرچی لەبەرەوەی ئەکەوێت سەر کەسێتی و تەسەڕفاتی مامۆستا لەگەڵ تەلەبەکە تۆ ئەگەر دوو جار تەلەبە بشکێنی ینی لەوانەیە مەکتەبی شتەرکە ینی بۆنەی بابەتەکەەوە یا بۆنەی مامۆستاکەەوە ینی تەقەی داوامی نامێنێ یعنی ئەوی شەگەی سەر کەسەتی مامۆستا کە ئاوێنەی ئەو تەلەبەی لە پۆلە یعنی تەلەبە خۆی چاو لە مامۆستاکە سیفەتی چۆن بێ ئەو شەواڵەگرێ مامۆستا بە قەناعەتی من ڕنگدانەوەی ناو خێزانێکە کە پێوتری خێزانی دووەمی ئەو عایلەیە ئەو خوێندکارە مامۆستا بۆ ینی لەگەڵ تەلەبەیە تەعاملی تەواو ناخۆش بووە لە ڕووی تۆڕەبوون لە ڕووی هەڵسوکە و لە ڕووی نامۆیی بەرامبەر تەلەبە هەبووە بۆ نمونە ینی سوالی کردووە لە پۆلا شکانوێتی ئەو تەلەبە وای لاتووە حەزی لە بابەتەکە بۆ سەرتا بەبوونەی مامۆستاکەەوە ینی ڕقی لە بابەتەکە شەڵ کردو تەرکی مەکتەبی کردووە چەنە تەلەبەی ئەناسم وەکو نمونە کاتی خۆی لەگەڵ ئێمە خوێندکار بووە دەست خۆش بێت تەمان پەیامی یەکەم بەڕێزان ئەگەر دیقەتتاندا بێ مامۆستات زۆر تەرکیزی لەسەر کەسایەتی کردەوە ڕەنگە بپرسی کەسایەتی چییە هەموو هەڵسوکەوتێک هەموو هوەری مامەڵەکردنێک هوەری قسەکردن زمانی جەستا جلوبەرگ هوەری جوابدانەوە هوەری وتوێژ هوەری قەناعەت پێکردن هوەری وەڵامدانەوەی پرسیار هوەری گوێگرتن هوەری دانیشتن هوەری سیرکردن هوەری بێدەنگی کە ئەمانە ئەگەر بیژمێرم لەم بەرنامەیە ڕەنگە 30-40 هوەر هەیە ئەمانە هەمووی لە شتێکا جێی دەبێتەوە کە بە زمانی ئینگلیزی پێ دەڵێن پێرسۆناڵەتی بە زمانی عەرەبی پێ دەڵێن ئەرشەخسیە یاخود بە زمانی کوردیەکەی خۆشمان پێ دەڵێن کەسایەتی کەواتە زۆر گرنگ و مهمە بەڕاستی مامۆستا دەستخۆشیم بۆ هەیە ئەویش ئەوەیە کە مامۆستا ئەگەر مامۆستا بێت دەبێت ئیش لەسەر کەسایەتی خۆی بکە بەڕێزێک دەڵێ کاکتۆر من تووڕەم دەڵێن تووڕەی بەس بۆ مامۆسایەتی ناشی بەڕێزێک لە دکتۆر من جێقڵدانم تەسکە زۆر شت لە دڵەگرم بەڵام بۆ مامۆسایەتی ناشی ئەزیزم بەڕێزێکی تر دکتۆر جاخە من چی بکەم هەر خۆم دەنگم کزارم کاکە بۆ مامۆسایەتی ناشی دەنگت کزە وەرە باشی کە چاکی کە پرۆفەیل لەسەر بکە ناکرێت بۆ نمونە مەسەلەن من مامۆستایەکم دەنگم کزە بەس تۆ چەند ساڵ ڕەزارەت ببینی ناکرێت بۆ نمونە مەسەلەن من خۆم بێتاقەتم تووڕەم بۆ نمونە تۆ باجەکەی بدەیتەوە کەواتە خاڵی لە خاڵەکان کە گرنگە پێرسۆناڵیتی بریتیە لەوەی کە تێکەڵاو نەکردنی فایلەکانی دەرەوە لەگەڵ هەڵسوکەوتی خۆتە
ئەنی با بە زمانێکی تر بڵم مامۆستا دەوێت بە زمانی حاڵ بڵێت تۆ ئەگەر لە دەرەوە شەڕانیت ئەگەر کێشت لەگەڵ خێزان و خانەوادە و ماڵ و عایلەتە هەیە کێشت لەگەڵ گیرفانی خۆتە هەیە کێشت لەگەڵ عقلی خۆتە هەیە کێشت لەگەڵ بیرکردنەوەی خۆتە هەیە بەڵام بۆ کێشە لەگەڵ کچی منا دروستەکەی بۆ کێشە لەگەڵ کوڕی منا دروستەکەی لەبەرەوە ئێمە هەمیشە دەستخۆشیمان بۆ مامۆستا هەیە بەڵام دەڵێن دەبێ ئاگادار بین زۆر گرنگ و مویمە بەڕاستی کەسایەتی مامۆستا گرنگ و مویمە لێرەیە من ئەتوانم ببم بە پارێزەری مامۆستاکان مامۆستایەکی بەڕێز کە سەری بەرنامەکە مەکاڵە دکتۆر کوا خۆمان بۆ دەکەنەوە کوا چالاکیەکمان هەیە کوا فستیڤاڵی گەورە هەیە کوا تەرتیبات هەیە کوا کۆمەڵێک کتێبی زۆر هەیە کە حکوومەت لە ڕێی وەزارەتەوە پێشکەشی بکات کە چی جۆرە کەسایەتیەک زۆر باش و چاک و مەزبوطە چکە کەسایەتی بۆ معلوماتی جەنات من وەکو دکتۆرێکم قسە دەکە وەکو مامۆستای زانکۆ لە زانکۆی سیستەمایی زۆر جار علمی نەفس سەڵێمەوە بە نزیکەی 70 جۆر کەسایەتی هەیە یعنی ئەگە جۆری کەسایەتی باس کە هەندێک کەڵەن سەرچاوەکان زیاترە ئێمە دووسێ جۆرە زانینی کێک تووڕەیەکی کێ نەرمونیانێک کێ کاریزمیە بەڵام ئەگەر بچیتە بوارە دەروون ناسیەکەەوە بچیتە بوارەوەنە هەفتا زیاد لە هەفتا جۆر هەیە واتە بەم جۆرە جۆرانە بۆ دەرەکەی کە ڕەنگە احتیمالە تۆ لە جۆرێکی بەڵام جۆرە خراپەکەبی بۆی دەستخۆشیم هەیە بۆ مامۆستا کە گرنگ و مویمە دێم وڵات مامۆستا پێم خۆشە لە یەکێ لە تەلەبەکانەوە دەست پێ بکەم ئەگەر قسەیەک جەنابتان بکەن بیرکەرەوە ناوی مامۆستامەیەنە شەڕم بۆ دروست مەکە بە زۆری ڕقت لە چی جۆرە مامۆستایەکە ئەڵەی کوێر بم نەیبینم خوایە ئەو شوێنی کە ئەوی تێدەچێت من دەبم تا برادرێک ئەویت وەڵڵای ئەمە وای لاتووە ئەڵێم گوناحەگە لە شوێنێکی خۆشیش بێت ئەم مامۆستایی تێدا بێت تۆ بچیت ئەو سیفەتانە چی بوو لەو جۆرە مامۆستایانە بوو من هەر لە ئەوەی کە ئێستا لە قۆناغێکی بەرزم سپاس بخوا لە پۆلی دوانزەم لە پۆلی 6 بووم بیرمی مامۆستایەکمان هەبوو هەموو کاتێ تەلبانی خۆشەویست کە لەگەڵ خۆیان تێکەڵ بوون و نزیکی ماڵی خۆیان بوون ینی خزم بوو بێتنیان دراوسێ شتێکی وا بووێ زۆر ئەوانی خۆشەویست منیش سپاس بخوا زۆر زیرەکەم و لەوانەکە ئیشدا زۆر باش بووم بیرمێت ڕۆژێکیان چوومە ئیمتحانەوە ئیمتحانی نیوەی وەرزی دووەم بوو ئیمتحانی هەمان بابەتی خۆی بوو ئەویش لە مراقیب لەسەرمان بوو ئیتر زانی وەکو ڕۆژانە وا مامەڵەی لەگەڵا کردم وەکو کەسانی نەبووکە لە خۆی نزیکن ینی بە شێوەیەکی ئاسایی مامەڵی لەگەڵا ناکردم زۆر ئەو تەلەبانی لا ڕقلێ بوویان بە شێوەیەکی خراپ مامەڵی لەگەڵا کرد کە لە خۆی نزیک نین ڕۆژێکان ڕۆژەی لە ئیمتحانە بووین هەرمان مادی خۆی هەبوو ئیتر لە سەر زۆر باش تەعیم کردبوو هاتبووم دەرجی تەواو بێنم ئەو کاتە هاتە ژوورەوە ئیتر پرسیارشتی بۆ قەنیتۆ نزیکەی بایی دەرەجەی لێ هەڵە کردم ئەو ڕۆژە ئیتر دوێ ئەوە لە ڕۆشتمەوە ماڵەوە بە باوکمەوە نمود کە فلان شت هەیە و ئیتر دەرەجەم زۆر معادلم دابەزی بەهۆی ئەوە لە پۆلی 6 بووم ئیتر دوێ ئەوە هاتم بۆ لای مدیر لەبەر ئەوە بوو هاتم بۆ لای مدیر و بە مامۆستاکان ئیترش داوای لەبرنی لێکردن ئەوە زۆر ناخۆشە مامۆستا لەگەڵتا بە شێوەیەکی ئاسایی بەسەر پۆلەکان نزیکی 30 تەلەبە لەو پۆلا هەیە بە شێوەیەکی ئاسایی مامەڵە و لەگەڵا نەکەیان ڕێز زۆر گرنگە لە ناو تەلەبەکان بە زمانی حاڵ بە بینەرەکانم بڵێ ئەو مامۆستای خۆشەویستە کە حاڵەت بۆ ڕاست دەکاتەوە بەڵام حیات نابات ئەو مامۆستایەت خۆشەوێت کە هانی داوی تەرجیعی کردووی شت نییە بۆ معلوماتی جەنابتان بەڕێزان هەموو ئەو مامۆستا بەڕێزانە نەڵەن بەرنامەکە ئەمڕۆ لەسەر ئێمە دابەزیونە و دەمی خەڵکمان لێ دەکەن من خۆشم مامۆستام بۆ معلوماتی جەنابتان مامۆستام لۆکو ئامادەیش مامۆستام وەکو زانکۆش و زۆر جار کە دەچمە تەلەڤیزیۆنی رادیۆ ئەڵێ دکتۆر بنووسی چیاڵە بنووسە مامۆستای زانکۆ پیچەی مامۆستایەتەکەم زۆر لە دکتۆریەکە و لە پرۆفیسۆرەکە لا گرنگتر و مهمترە بەڵام دەمەوێت پەیامەکە بگات ئیش ئەوەیە کە هەمومان ئەو جۆرە مامۆستایانەمان خۆشەوێت کە هەڵەکانمان بۆ ڕاست کاتەوە ببێ بە هاوڕێمان ببێ بە دۆستمان خۆی بە سوپیریەر ئینگلیزە لە سوپیریانی خۆی بە گەورە نەزانێ خۆی بە تەکەبوری نەبێ بە سەرمانەوە یعنی هەمومان ئەو جۆرە مامۆستایانە بەڕاستی سشت لە داخی لە دڵمانە کە دەڵێن هەڵە ساودانش ئەوێت ئەگەر پرسیارتان بۆ دانم تەختانەکەم ئەخە بۆ تەختمانەکەی مامۆستایی هاوار وڵای ئەگە زەوقم نەبێ پرسیاری واتان بۆ دانم لەسەر سەرتان خولێن ئەخە بۆمان خولێن تۆ خۆ مزراح نین وڵی پرسیاری وا ئەگەر زۆر تووڕم کەن پرسیاری واتان بۆ دانم نییە خۆشتان نەزان لەکوێ ئێن و ئەخر بوو ئەمەلیەکەی بۆ خۆ چاوشارتیمان لەگەڵا ناکەی کەواتە عادەتەن مامۆستا دەبێت پەیامەکەی گیانی بێت دەبێت ئەسڵەن زۆربەی پرسیارەکان یعنی من برادرێک لە زانکۆ باسی کردی کاکتۆر مامۆستا ئێستا بووە کەوتم بۆ وتی سوبحان الله بزانێت لە چی کتێبێک یا چی شتێک مەسەن زانیومانە لە چی بابەتێک دەرز شەرحەکە کتێبەکە کەش بێت ئەچێتە سەر کتێبێکی تر نازان حەز ناکا بزانێت لە چی کتێبێک ئەو شتمان بۆ شەرحەکە بۆ ئەوەی زوو کتێبەکە ئەگۆڕێ مەرزەمەکە ئەگۆڕێ بابەتەکە ئەگۆڕێ موزوعەکە ئەگۆڕێ بۆ ئەوەی 100% تیانەیە یان 20 تیانەیە ئەسڵەن زۆر بەداخەوە من ئەم قسەیە دەڵێم هەندێک مامۆستا هەیە زۆر بە لەنگی دەزانێت ئەگەر تەلەبە 20 تیابێ 30 تیابێ دیارە من مستەواکەم باش نییە دیارە من پرسیاری قورس
بەرپرسم نییە دیارە من ئیزعاجم نییە بەڵام بەڕاستی لە دەورەی وڵات و لە وڵاتی خۆشمانە ئەوە دەرکەوتووە کە شت نییە وابێت ئەشێت تۆ باشترین و چاکترین شێوە وەڵامەکە بدەیتەوە و خەڵکیش دەرەجەی باشی تیاابێ بەڵام ئەگەر هەر هەمووی دەرەجەی 20 دەسیێنەوە یان قۆپیە کراوە یان وەزع شڕە دەست کەشە بووە بەڵام ماقول نییە لە 30 تەلەبە لە 40 تەلەبە لە 50 تەلەبە من بۆ خۆم بۆ معلوماتی جەنابتان لە چەند زانکۆ و پەیمانگایەک دەرزەڵم هەمیشە ئەمە سیاسەتی من ئەڵێم لە نیوە کەمتر تەلەبە بکەوێ خەتای مامۆستا نییە بەڵام نیوە زیاتر و 3/4 تەلەبە کەوت بێت لەوانەیەکی 8 محازرە 10 محازرە ئەگەر خۆشم من بەڕاستی خەتای مامۆستاکە چۆ پەیامەکەی نەگەیان و یان پرسیارەکەی زۆر قورسە معقولە لە 100 تەلەبە هەفتای خراپ بێت وایە نەمامۆستا معقولە لە 100 تەلەبە بۆ نمونە 80 تەلەبە یان لە 30 تەلەبەی پۆلێکە 20 تەلەبە 25 تەلەبە خراپێت کەواتە وەکو مامۆستا دەبێت بە خۆمان بچین سوپاس بۆ جەنابەت کۆمنتەکە زۆر جوان دێمە مامۆستا تۆزێک شتێکمان بۆ باس کە مامۆستا لەسەر قوتابی پێم خۆشە جەنابەت نزیکی لە دەروونناسی و اختصاسەکی خۆشتمان پێ بڵێ نزیکی لە دەروونناسی و نزیکی لە دەرونی گەنجەکان و منداڵەکان و ئەوە زۆر گرنگ و مهمە کە تۆکو با بڵێن دەرچوویەک یان وەکو ئەوەی کە خۆت تا ڕادەیەک تەجروبەیەکت هەیە لە هەندێک جار لەوانەوتنەیە بەڕای تۆ ئایا قوتابی زوڵم ناکات لە مامۆستا ئایا هەست ناکەی قوتابیش بە معنای کەلیمە ئەگەر دکتۆر بەختیار بێت ئەلێرە سیفەتی قوتابی بدات بەوەی کە گوێگر بێت دانیشێت ڕێز لە بەرامبەر بگرێت خۆی ئامادە کات لەناو پۆلا بەشداری کات و سنووری بەرامبەر نەبەزێنە ها کۆمەڵی خاڵکە ئەگەر بنووسی ستیودنت کرایتیریا هەر لە گوگڵە سێرچی بۆ بکە بڵێن بۆ نونە علامەت و نیشانەی بێستیودنت بۆ تێنێ ینی هەر مستەر گوگڵ بۆ تێنێڵێ ئەمە سیفەتە باش و چاک و مەزبوطەکان ئایا هەست ناکەی خەریکە ئەم سیفەتانش لە کەم و لە سفر نزیکە بێتەوە لە قوتابی بەڕێزەکانی خۆمانە فەرموو پێش هەموو شتێ دەستخۆشی و لەکەم زۆر سپاس بۆم تەوەرێکی زۆر باش بوو من ئەمە ئاماژە بە شتێ بم زۆر گرنگە مامۆستا کەسایەتی خوێندکارەکەی بناسێ چونکە بیدار کە ئێمە داوام ئەکەین دەستەکەین بە ساڵێکی تازە بۆ خوێندن کە کاتێک خوێندکارەکەیە تەژوورە پێویستە مامۆستا ئاماژەیەک بەکاربێنێ واتە بەجەستە کاتێک خوێندکارەکەیش پێویست ناکە مامۆستاکە شێوازێکی مام بەکاربێنێ بابەدەم خەندە بێت سڵاوێکی لێ بکە خۆی بناسێنە مامۆستا بە خوێندکارەکە من فلان مامۆسام پیشەم ئەوەی ئەمساڵە بم بە مامۆسای ئێوە ئەمە پرۆگرامی خوێندنی ئێوە و دوای ئەوە خاڵێکی تر کە زۆر گرنگە پێویستە کاتێکە خوێندکاری هەڵاکە مامۆستاکەدا نەبەزێتە سەری تۆ ئەمساڵ دەرناچیت من تۆ فەسڵەکەم نایڵم بیتەوە ناوپۆل بە شێوازێکی زۆر هێنانە خۆی بخاتە شوێنی خوێندکارەکە ئەگەر ئەوش لەو هەمان موقیفا بێت لە هەمان تەمە نابێت ئەوە ئەکا کاتە بە ئاسایی وەریگرێ خاڵێکی تر کە زۆر گرنگە پێویستە مامۆستا زۆر با بڵێن لە کاتی پۆلا کاتێک ئەچێتە پۆلۆ نەوەسێ لەسەر خوێندکارەکە ڕاستەخۆ بۆسێ خوێندکارەکەس کە کەمڕاقیبێکی هەیە هەسکا کە مامۆسایەک لە پۆلەکە کەسایەتیەک لە پۆلەکەیە و خاڵێکی تر ئەمە باسی بکەم پێویستە مامۆستا ئاماژەکان بەکاربێنێت ڕاستەخۆ سەیری مناڵەکە نەکات کە چۆ پۆلۆ هەکە هاتە سەر تەختەکە با بڵێن شتێک شەرح کات هەڵەیەکی کرد بیکا بە مامۆسا ئەمڕۆ فلان خوێندکار مامۆسایە بۆ مان شەرحەکەوانەکە ئەدەی خوێندکاری نەگوێ بگرن کاتەمە کەسایەتێکی بۆ مناڵەکە دروست کرد و خاڵێکی تر کە زۆر گرنگە بۆ بەڕێوبەر پێویستە بەڕێوبەر پەیوەندێکی هاوڕێتیە بێت لەگەڵ مامۆسایە نەک بەڕێوبەرەکە زەخت کا دەسەر مامۆساکە مامۆساکە پەنگ بخواتەوە پیشێک دروست ببێ با بڵێن خۆماڵین گرەیەکی دەرونی دروست بێ چێ بە مناڵەکەی بڕێژێ کەواتە پێویستە مامۆسا پێش ئەوەی داخلی خوێندنگاکە بێ بە تاڵبوونەوەیەک بۆ خۆی بکە بەتاڵبوونێ بکە لەو با بڵێن لەو کێشانی کە لە دەرەوەی خوێندنگە تووشیوە یاخود لەگە بەڕێوبەرەکەی پێویستە بەتاڵ بێتەوە من لێرە پێویستم بە سیستمێکە لەگەڵ مناڵەکە سیستمێک بەکارێنم پەیوەندێکی هاوڕێتی دروست دەکەم ئەوە زۆر گرنگە زۆر سپاس دەست خۆش بێت تەمەن زۆر بەداخەوە ئەتوانم بڵێم هەڵەیەکی زۆر گەورە هەیە لە خێزان و خانوادەکانە کە ڕەنگە ئێوەش هەستان پێکردویش ئەوەیە کە کەمتر دایک و باوەک دائەنیشێت نەسیحەتێکی زۆر باش و چاکی هونەری مامەڵەکردنی منداڵ بکات لە مەکتەبە زۆر بەداخەوە ئەم قسەیە دەڵێم لە تەلەبە گوێم لێ بووە کە خۆی لە مەکتەبێکی ئەهلیە باوکو و دایکی زۆر بە نەشارەزایی و نەزانیانە و توانە خۆیمە پارەمانداوە حەدیان چییە ناجەحت ناکەن حەدیان چییە دەرن ناچێنن حەدیان چییە لێ تووڕابن وەکو بڵێ چۆن بەداخەوە زۆر جا وەکو وابێ مامەستا کۆیلەی ئەم دایک و باوکەیە وەکو وا بزانێت ئەم مەکتەبە و ئەم قوتابخانەی تر ئەگەر لە بر سامرن ئەگەر ئەم دایک و باوکە ئەگەر ئەم چەند سەد هەزار دیناری نەدا بەم قوتابخانەی کەمە گەورەترین هەڵەیە گەورەترین ئەتوانم بڵێم گەورەترین خیانەت کە دایک و باوک لە منداڵی بکەن ئەوەیە کە قەنەعەتیان وابێت ئەم منداڵە پارەی بۆ کڕاوە شەهادەی بۆ کڕاوە خوێندنی بۆ کڕاوە مەکتەبەکەی بۆ کڕاوە چکۆم بەڕاستی تەلەبێکی فاشریە دەرچێت قوتابێکی فاشریە دەرچێت دەرچوویکی فاشری لێ دێت کەواتەوەش بخۆی هەڵەیەکی زۆر گەورەیە کە ئێمە کەمتر نەسیحەتی منداڵەکانمان دەکەین لەسەر چۆن 10 ساڵ بڕێ
ئێمە زمانی جاران نییە من هەمیشەم قسەم وتووە زمانی من کە لە تەلەبەی ابتیدایی بووم یان متەوەسە بووم دایکێکم هەبوو سێ ابتیدایی تاو کردووە باوکێکشم هەیە ئیشی نەوت فرۆشتن نکات و بۆ نمونە مثلا کاسبی حڕەکە خاڵێکمە پێشمەرگەی کۆنە لەوە چی خوێندنەوارێکی وانە بێت مامێکشمە بۆ نمونە مثلا ئیشی حیسنەعە دەکات و ئیشی ئاسنگری دەکات بەرەو مامۆستا لەوە چیە جارانی زۆر ئازاتی نەبوو بڵێ لە ماڵەکانە خەڵکێکی خوێنەوار بەس ئێستا هەموو ماڵی خوێنەواری تێدایە هەموو ماڵێک کە خەڵکێکی تێدا ئەسڵەن هەنێ ماڵ ینی خۆی زۆر بە علامە دەزانێت زۆر خۆی بە مهم دەزانێت بڕۆ ماڵەکەیەوە دانیشە لەگەڵە ئیش لەسەر فەرسەفا کاڵێ بوو جۆ بایدن وای بکردایە ئەبوو ترامپ وای بکردایە کۆمنتی ئەڵێ بۆە زیرینسکی وای نەکردایە ئۆکرانیای نازام چی دەکردایانی کۆمنتی هەیە بۆ لایە لە وڵات و مەملەکەت بەڵام دانیشتۆ بە مناڵی خۆی هوەری قسەکردن هوەری دانیشتن هوەری دەست هەڵبڕین هوەری جوابدانەوە و هوەری سوپاسکردنی مامۆستا ینی مامۆستاڵێ دکتۆر بە درێژایی ساڵێک من لە پۆلێکی سیکەسیە دەرزم وتوتەوە معقولە ئەم دایک و باوکانە مناڵێن فێر نەکرد بێت ڕۆڵی جان ئەگەر مامۆستاکەتان شتێ باشی بوتی بڵێ مامۆستا سوپاس زۆر سوپاس ئەلە بە درێژایی مانگە دوو مانگ من هەڵساوم ئەم تەختەم سروێتەوە تەلەبەیەک هەڵنەساو ئاوا هەمووی ئاوا سیر بکە مامۆستاوەش ماوە مامۆستاوەش ماوە وەکو بڵێ من کرێکاری باوکی ئەوان بم دایک و باوک تۆ فێرت نەکرد بێ ڕۆڵە جان کە مامۆستاکەتان بە تەمەنە قەیچێک ئاسن تۆ تەختەکەی بۆ بسەرەوە قەیچێک ئاکە ئەم ڕێز و خۆشەویستیە کەم بووە و ئەم هوەرە لە منداڵە نەبوو ئەو وەختە بەریەکەوتنێکی نەشیا و ڕووەدا لە بینی مامۆستا و تەلەبەیە فەرموو گرینگە دایک و باوک ئاگاداری و فەرقێ لە بینی بەخێوکردن و پەروەردەکردن پێویستە کە تۆ کاتێک بە ئەرکی دایک و باوکاتی جێبەجێ واتە بەرپرسیارەتی بەرپرسیاری بەرامبەر بە هەڵچوونی مناڵەکە لایانی کۆمەڵاتی لایانی دەرونی لایانی فێرکردن بۆ دەوروبەر چۆن بێت کاتێککە مامۆستاگێتە پۆل چۆن بێت لەگەڵ هاوڕێکەیە چۆن بێ کاتێک ئەچێتە حرەمی با بڵێن ئەو شوێنی کە داوامی لەکە ئاباخچە بێت خوێندنگە بێت دایەنگە بێت پێویستە زۆر گرنگە بەداخۆ ئەمڕۆ دایک و باوک هەستەکە مناڵەکەی تر ئەگەر جلی جوانی لەبەر بوو خواردنی باشیە بردی بۆ شوێنێکی یاری تاوا دایک و باوکێکی باشە بەداخەوە ئەوە هەڵەیەکی زۆر گەوری ئەمە نابێ با بڵێن هەڵین مامۆسا جاری وای دایک و باوک هینە کاتێک کە دایک و باوک گەڵێ من سیقم بە خوێندنگای حکومی نێرمە ئەهلی لەبەرەوەی سیستمی باشە زمانی ئینگلیزیە بۆ نمونە حانوتی هەیە با بڵێن ئەو مناڵە خوارد نەخوا بەڵام نازانێت ئەمە لێرا کەساتی مناڵەکە ڕوخێنێ فێری ئەکا کە تۆ شەهادەکەت بە پارە وەرەگری بەهایەکی نامێنێ جوان طبعا دەست خۆش بێت ئێستا کێ ئەتوانین بڵین پەیوەندی قوتابی لەگەڵ مامۆستایە لە هەندێک شوێنە ناڵین با تامیمی نەکەین تۆزە بەرەو خراپبوون دەچێت تۆزێ بەرەو بێڕێزی دەچێت تۆزێک بەرەو ئەوە دەچێت دەمەدەم و بێتاقەتی و ناڕەحەتی ڕوودات لە هەندێک قوتابخانە باشە لە هەندێک خراپە لە هەندێک شوێن هەست زۆر خراپە لە هەندێک شوێن ئەگاتە دەست بەرزکردنەوە و جمێندان و بێتاقەتی و ناڕەحەتی لە هەندێک شوێن ئەگاتە هەڕەشە و گوڕەشە و تەرتیبات ومان ئەمە بۆ خۆی لەم کوردستانی خۆمانە ساڵانە ئەتوانین بیبینین بەڵام ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە ئەڵێن ئەگەر ئەم پەیوەندیە ئەگەر بێت و ئەم پەیوەندیە ئیشی لەسەر نەکرێت حکوومەت کاری لەسەر نکات بە دڵنیایی بەرەو خراپبوون دەچێت من ناوبڕێک وەردەگرم بەس دوای ناوبڕەکە زۆرم لا خۆش و لا مەبەست و لا گرنگە کە جەنابتان بۆ منیش و بۆ بینەرەکانیش ڕوونی بکەنەوە کە ئەو شتانە چییە هۆکارە بۆ بێتاقەتکردن و ناڕەحەتکردنی مامۆستا و ئەو شتانە چییە کە هۆکارە بۆ بێتاقەتکردن و ناڕەحەتکردنی قوتابیەکانیش بۆ ئەم پەیوەندیشی بەرەو ئاڵۆزی و بەرەو ساربوونەوە چووە بۆیە ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێم وڵاتان ئەو بابەتە دەردەچە دەکەین فەرموون دووبارە سڵاوی خواتان لێبێت ئەزیزانی خۆم باسی پرۆسەیەک دەکەین کە یەک لە سەرسەی کوردستان تایە بەشدارە کە بریتە لە نزیکەی 2 ملیۆن مرۆڤی ئەم سەرگۆی زەویە و بە تایبەتی لەسەر کوردستانی خۆمانە باسی پرۆسەیەک دەکەین کە باشبوونەکەی وڵات و مەملەکەت باش دەکات و داهاتوو باش دەکات کە پرۆسەی پەروەردە و فێرکردنە و بەداخەوە باسی وەزارەتێکش دەکەین ئەگەر خراپ بێت وەگەر باش و چاک نەبێت ڕۆژ بە ڕۆژ وڵات و مەملەکەت بەرەو وێرانی دەبات لە پێش ناوبڕەکە باسی ئەومان کرد کە پەیوەندی مامۆستا لەگەڵ قوتابیە کە چۆن بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئەگەر وریانە بین و حکوومەت ئیشی لەسەر نکات هەموو وەزارەتەکان ئیشی لەسەر نەکەن دایک و باوک بەشە کۆمەڵایەتەکان بەشە دەرونیەکان ئەگەر ئیشی لەسەر نەکەن ئەم پەیوەندی بەرەو خراپبوون دەچێت و وای لێ دێت کە ئیتر دەبێت بە ڕقەبڕقە و دەبێت بە منافەسە و دەبێت بە تۆڵەسەندنەوە کە ئەمە شتێکی زۆر خراپ ئەگەر حکوومەت ئیشی لەسەر نکات کە دەڵێن نەبووە بە زۆرینە بەڵام بووە بە دیاردەکە لە هەندێک قوتابخانە و لە هەندێک شار و شارۆچکە ڕوودەدات بۆیە پێم خۆشە لەم خوشکە بەڕێزەوە وەڵامەکە وەرگرم کە بۆچی مامۆستا وەکو پێویست ئەو دڵ و دەروونە ئاسوودە و ئارامەی نییە بۆچی قوتابیش ئەو حاڵەتە دەرونی باش و چاک و مستەقیڕی جارانی نییە بە گوێرەی تەجروبەی جەنابەت خۆشی تەوەرەکە لە یەکەم دکتۆر گیان پیرۆزبای ساڵی نوێ خوێندنەکەم
ئەوە لێرە ئەگەڕێتەوە بۆ دایک و باوە کە سەتای ساڵی خوێندنە و هەم ئەگەڕێتەوانێ بۆ حکومت هەنێک لە قوتابخانەکان کە سەرەتا دەوام دەست پێەکە پێویستەکە ئەم خوێندکارە ئەها دایک و باوکی بێت کۆبوونەوەی بکەن لەم قوتابخانەیە بۆ ئەوی بزانن چۆن تەعامل لەگەڵ مامۆستاکەیە ئەکرێ چۆن تەعامل لەگەڵ خوێندکارەکەیە ئەکرێ پێویستەکە لێرە دایک و باوک ئاها منداڵەکە هۆشیار کاتەوە کە هەنە شتەیە کاتیکە وەکو بەکارهێنانی ئامێرەکان وەکو بەکارهێنانی هەنێشت وەکو بەکارهێنانی ئەوەی کە چۆن تەعامل لەگەڵ مامۆستاکەیە بکاتەوە چۆن دەرزەکانی هینکا لێرە ئەگەڕێتەوە بۆ دایک و باو پێویستەکە لەگەڵ ئەم خوێندکارە هاوڕا بێعنی لە ماڵەوانێ پێی بڵێت تۆ چۆن تەعامل کە هەنێشتەکانە هەیە ڕێکی کەرەوە بۆنە بەشە و زوو بخەوە ئامێرەکان لابە لێرە ئەبێ دایک و باوکەکە هاوکاری مامۆستاکە بکە مامۆستاکە بەتەنیا لەم قوتابخانە ناتوانێت ئەم خوێندکارە ڕێک کاتەوە پێویستەکە هەر لە سەرەتایە کە قوتابخانەکانەکرێتەوە کۆبوونەوەی بکرێ هەم خوێندکارەکە لەگەڵ مامۆستاکە هەم دایک و باوکەکان لەگەڵ مامۆستاکانە کۆبوونەوەی ڕێکخن بۆ ئەوەی ئەم تەلەبەیە هۆشیار بێتەوانێ کە ئایتر خوێندن دەستی پێ کردوەوە هەنیشتەیە وەلاینەوە بۆ من لێرە باس دەواکەم کە دایک و باوکەکانیش ئەبێ هاوکار بن لەگەڵ مامۆستاکانە کە ئەم قوتابیە ڕێککەنەوانێ و هەنیشتەیە کاتیکەن وەکو ئامێر بەکارهێنان و وەکو کەشە و زوو بخەبێک و وەکو چۆن تەعامل لەگەڵ مامۆستاکەیە بکە لێرە ئەو مامۆستا ناتوانێت بە تەنیام قوتابیە ڕێککاتەوە بۆیە لەوەی ئەگەڕێتەوە بۆ دایک و باوکەکە کە لە ماڵەوە چۆن ئەم قوتابیە بنێرێت و ئامادەی کاتەوە بۆ مەکتەب دەستت خۆش بێت تەمەن بۆ مانوماتی جەنابتان بۆ ئامادەکردنی ئەم بابەتە من ڕەنگە بابەت و کتێبشتن زۆر خوێند بێتەوە بۆی بتوانم بەرنامەیەکی مفید و سوود بەخش بێت مامۆستا و فێرخوازە عزیزەکان زۆر فاکتەر باز دەکرێت بۆ ئەوەی ئەم پەیوەندی باش و چاک بێ خاڵ یەکەم تۆ دەبێ مامۆستا موچەیەکی باش و چاکی بۆ دابین کەی بۆی دڵ و دەرونی ئاسوو دەبێت لە هەموو وڵات و مەملەکەتەکان بڕۆ لە ئەوروپا بڕۆ لە ئەمریکا بڕۆ لە تەنەت لە وڵاتە هاوسەکانیش مامۆستا یەکێکە لەو فەرمانبەرانی حکوومەت کە موچەیەکی زۆر باش و چاک وەرەگرێت ئێمە بەداخەوە نەبێ بەگاڵتە و سوعبەت و پێکەنی کە خۆشمان مامۆستاین زۆر جا کردومانە بە نوکتە ئەڵێن حکوومەت لە 15 وەکو فەرش لولتەکە ئیتر ئەدنێرێتە ئاخر لیست هەتا 15 تۆی پێویست نییە چکە نە ڕێپێوان هەیە نە سەجادەگرتن هەیە نە بەزم و ڕزم هەیە نە هیچ هەیە لە 15 اینجا تۆزە پشیت بۆ کا و قوربانم بە ساقە و بەزم و ڕزم هەر ئەوەنە تۆزە پێویستی پێت نەبوو کەمە هەڵەیەکی زۆر گەورەیە مامۆستا چواروەرزە و وەکۆڵێت بەردەوام و هەموو تەمەنەکان بەڕاستی پێویستە بۆ قۆناغەکان و پێویستە بۆ کۆمەلگاکەوە کاتێک مامۆستا زۆر باش و چاک و مەزبوطە کێشەی سەکەنی نەبێت کێشەی موچەی نەبێت کێشەی سوکنای نەبێت کێشەی هاتن و ڕۆشتنی نەبێت یعنی من مامۆستایەک 40 دقه 50 دقه لە سلێمانیەوە بۆ نمونە هەتا ئەگاتە بۆ نمونە مەسەرەن منتیقەی شار باژێر لە سلێمانی و هەتا ئەگاتە تەوێڵە و بیارە مامۆستا چۆڕی لێ بڕاوە 2 دانە سەعات بۆ نمونە لەوە لەوێ سەکەنێک نەبێت خانوویەک نەبێت شوقەیەک نەبێت حکومەت شتێکی بۆ دروست نەکردووە هەموو ڕۆژێ لە سلێمانیەوە چێ بۆ تەوێڵە و بیارە بۆ نمونە کاتێک ئاگاتەوێ ئەمەنە تاسەی پێ کردووە فاسوولیا برنجی چی کفتە و شفتەی چی سەروپێی چی خوارد بێت هەر هێشتا ئەڵێ گەشتێتە تەوێڵە و بیارە لەم جەماعەتبانانێ بخۆین برسیمانە ڕاستی شەگاتۆرە ساعتونێ 2 ساعت بێت لە ڕێگا بێ حکومەت تۆ بیری لەوە نەکردبێتە بینایەکی زۆر چاک و مەزبوط و مجهزی بۆ دروستکەی حکومەت بیری لەوە نەکردبێتەوە کە وەفایەک بوو ئەم وڵات و مەملەکەتە بوو ئەم شاخ و داخانە کە وەختێک بوو تۆی پاراست حیزبەکەتی پاراز وڵاتەکەتی پاراز ئەو شاخی کە ئێستاکێ تۆ پێیڕەوا نبینی بینایەکی تیا دروستکەی وەختی خۆی لەبن ئەو شاخەیە بوو تایەرەکان نەتێگرت ئەو ئێستاکی هاتووە بۆ تەختێکە هیوایەتیان تەختیە تەختی و عەرزەی ڕوکن و ڕۆ قیبلە ئەمانە وەختی خۆی هیچی پارێزراو نەبوو بە دڵنیاویی پارێزراو نەبوو هەر یەکێک لەمانی کە ئێستاکێ لافوگەزات بەسەر من و تۆ لێ دەدەن ئەمانە وەختی خۆی لەم شوێنە نادژێن شاخەکەیە گەرمیانەکەی من بوو شارە جوورەکەی تۆ بوو کوێستانەکەی ئەو بوو شاخ و داخەکەی ئەو بوو هەورامانەکەی ئەو بوو کە مەکتەب سیاسی و سەرکردایەتی هەموومانی دەپارێز کە بەداخەوە ئێستاکێ کەمترین حسابی بۆ دەکرد کە من گوندم بیستووە بەداخەوە لەبەرەوەی کە بەرەبەرە چۆڵ بووە جادەکەی نییە شوێنی مامۆسای نیە هێواش قوتابخانەکان چۆڵ کردووە قوتابخانەکان چۆڵ کردو مامۆساش بە حکومەتیش ئامادە نەبووە پارەیەک بۆ هاتوچۆی مامۆسانە دابین کات حکومەت ئامادە نەبووە مینی پاسێک بۆ ئەم مامۆسانە دابین کە مامۆساش بە گیرفانی خۆی بە 300 ڕەنگە نەتوانێت کەواتە بەشێ لە بەشەکان کە زۆر جار بۆی مامۆستا دڵ و دەرونی ئاسوو دەبێت ئەوەیە کە ئامادەکاریت کردبێت منهەج و پرۆگرامێکی باشت دانەبێت هەر کاکە هەری هیچ نەبێت کارەبای هەبێت یعنی لەو تەکنەلۆژیایی کە ئەمانە زۆر جار کەش و فش دەکەن و بە هەمووینەکان مامۆستا ئێستش زۆربەی قوتابخانەکان کارەبای نییە چوومەتە قوتابخانە و ئێستش دەبیرمە 470 تەلەبێ هەبووە مۆلیدەی نەبووە
470 تەلەبە هەبێ مۆریدە نەبێت تۆ تەسەور کە خۆشیان لەوەچێ باڵەخانە و بیناکانی خۆیان تەرتیبات لەوەچێ کارەبە 24 ساعتی و تەرتیبات بکاتە ئامادەکردنی مامۆستاکە وەکو دەرونی وەکو گیرفانی وەکو هاتوچۆی وەکو سەکەنی وەکو هاتن و ڕۆشنەکەی کە تۆزی ئیسراحەت و تەرتیبات بێ وەکو منهەج و پرۆگرامی وە پێش ئەوەش بەڕاستی ئێمە لەوە شاگلەیمان هەیە کە بەداخەوە حکومەت لەبەر زەرورەتێک لەبەر حیزبایەتی لەبەر هەندێ بەزم و ڕەزم شەپۆلێکی دەست پێ کرد بە خولی سەریعی 3 مانگی و 6 مانگی خەڵکێکی زۆر بوو بە مامۆستاش ئەوەش بۆ خۆی خراپە خۆ ڕەنگە مامۆستای زۆر باش و چاکی تیا دروست بێ بەڵام کەسێک 4 ساڵی زانکۆی نەخوێن بێت کەسێک دەروونناسی مراهقی نەخوێن بێت کەسێک دەروونناسی منداڵی نەخوێن بێت کەسێک هوەری وانەوتنەوەی نەخوێن بێت کەسێک هوەری هەڵسوکەوتکردن لەگەڵ منداڵی و هەرزەکاری نەخوێن بێت بەڕاستی قورسە دەگەڵ منداڵێکی بۆن و نەسەرەتایی یان ناوەندی یان باخچەیە هەڵسوکەوتکە کەواتە ئەوش بخۆی خەرەلەکە لەلایەکی تریشەوە بەڕاستی دەبێت ئەوەش بزانین ئەم منداڵش دەبێت دڵ و دەرونی ئاسوود دەبێت ئەم منداڵش دەبێت حکومەت ئیشی لەسەرەوە کردبێت کە کار و کاسبی نەکات برادرێ ناسیاوێکی من وتی دکتۆرم ئەوروپایش غەزەبن وتم بۆ غەزەبن ئەی دکتۆر مناڵت نییە وتم کە ناکەیتە قوتابخانە بە تابەتی لە هەندێک وڵات ڕێک حکومەت بۆ خۆی موچێکی بۆ بڕێتەوە لە قوتابخانەکە دەریکەی بۆ لەوێ نەبێت 300 یۆرۆکەی ئەبڕێت نازام چەند مارکەکەی ئەبڕێت ها کابرا چەند عاقڵە حکومەت بەدیلی پێ بەدیل ینی هانت دەدات ئەسڵەن لینکێکەیە لە بینی سۆشیال و لە بینی قوتابخانەکە لێرەوە 300 یۆرۆی بۆ سەرفەکە بۆ ئەم کچە جوانە بۆ ئەیدا بە جەنابەت وەکو باوکێک بەو مەرجەی تۆم 300 یۆرە تا سەرف کردی بێت وە چاودێریە کابزانانی ئایا ڕنگدانەوەی هەیە لە مناڵەیە ئایم پارەی بۆ می سەرف کراوە لەبەرۆ لێرەیە بەم شێوازە لەلایەکەوە قوتابی همان کراوە لەلایەکەوە مامۆستا همان کراوە لەلایەکەوە قوتابخانە هەیە دەدانە ساڵە 2 قوتی بۆ یاغی بۆ نەنێراوە لەم شاری سلێمانیە تەسەور بکەن لەم شاری سلێمانیە هەندێک قوتابخانە هەبووە تەسەور بکەن لە چییە لە سەدەی 21ەکە پرنتێکی ملەوەنی تیانە بێ پرنتی ملەوەنی سە خەڵکی هەر ماڵەیە بۆ خۆشی کڕێ هەر جاجار ڕسمی خەس و غەزور و دشی پێشواتەوە ئەو مایکە مامۆستا و دنکە ناڕە لەم شە ڕۆژی پێشوە سەردانی قوتابخانەیەم کرد لەگەڵ برادرێکا چوین بیناکەی و ماسکەرە هەر پەنجەرە کۆنەکانی جاران ها مڕەبع بوو مربعەکان خوانی هەر ئیسا باسی سلێمانیەکە پێری بوختانیش ناکەی خۆت بە چاوی خۆت بینیتە بەڵێ یعنی ڕەوزەم بینیوە تەقریبا من ئەم ساڵ ساڵی پار بوو تقریبا ئەو بۆ ساڵ نیوە گەچێت وڵای چی پەنجەرەوەی معسکەر و برین سەربازگەیە هەنێ جاریان لێداوە مامۆستا شەبەکی یانەدا لەساس با نەسکیە و نەوەک ڕاکەنە مناڵانە لە خۆتەشی لە خۆت یان ترسێ نەختا بە ئەم نەسوورەکە یان شوێکی زۆر ترسێنەریە بوو زۆر مامۆستا وەکو مامۆستای پرسیار لە تۆ کەم شتێک هەیە بە ناوی ساڵانە نوێژەنکردنەوەی قوتابخانە کە بەشێتێ من تەلەبم ساڵی پار لەم ژووریا بوومە چڕوچاوی ئەم ژوورە نییە بێزار بووم وەرە 1 ساڵ بەردەوام ئەو چاڵە ببینی بەردەوام ئەو کونە ببینی بەردەوام ئەوی نەبینیست نییە ئەگەر مدیری قوتابخانەی خۆی باوڵ و کۆشی خۆی و یارمەتی مامۆستاکان بە دۆزێ لەولایان کرد بێت ئەوش بە هیچ شێوەیەک و قەرار و ئەمر و کتاوی بەڕێبەری پەروەردە نیشتی وانە بۆتە ئەم دەقە ئەوەی ناگەدارم جوان ئەوەی کە گرنگ و مهمە تەبان لە پرۆسەی خوێندنە لە پرۆسەی قوتابیە لە پرۆسەی پەروەردەیە لە پرۆسەی فێرکردنە ئەم پرۆسەیە بۆ ئەم بەرنامەمان بۆ ئامادە کردو ئەم پرۆسەیە تاکلایەن نییە بۆ معلوماتی جەنابتان حکوومەت وەزارەت پەروەردە دایک و باوک مامۆسای ئاینی ڕاگەاندن ئێوە نازانن تخوا ئەو شایەتێن بۆ بدەن ئێوە هەست ناکەن بەهبوونی هەموو ئەم تەلەڤیزۆن و ڕادیۆنەوە کەناڵی دیمەنش ئەبێ خۆشی بەخۆیان بچێتەوە لە بوونی ئەم هەموو تەلەڤیزۆن و ڕادیۆ و فەزایەوە جگەل لە هەنێ پەت بچڕاندن و قردێ لە بڕین لەم 2-3 ڕۆژەیە بەڵام پرۆگرامی تازەمان نییە بۆ ساڵی تازە پرۆگرامی پەروەردەیمان نییە تاقە تەلەڤیزۆنێک شک نابم بەردەوام بەرنامەیەکی هەبێ بە ناوی مامۆستای سەرکەوتوو ڕەنگە لە تەلەڤیزۆنی پەروەردەیە بێ ئەوش مەحەلیە مامۆستا تایسە بۆیان نەکراوە بە ئینتەرناشنال و بۆیان نەکراوە بە فەزایی تەسەور بکە یعنی حزب هەیە لەواچێ 3-4 کۆستەر بۆ نمونە و تەرتیبات مەزبوط کۆ بنەوە پێکەوە دانیشن وەکۆڵی خۆیان لەوە چ حسابی دەنگدانەکە خۆیان بزانن لە دەنگدانە چەنە بەڵام تەلەڤیزۆنی بێ و سەتەلایتی بێ و فەزایی هەبێ و چەند کەناڵێکی بێ و چەند چی هەبێت معقول لە وەزارەتێک 2 ملیۆن نەفەری لە بەردەستا بێت تەلەڤیزۆنێکی فەزاییمان نەبێ معقولە من و تۆ بۆ نمونە حەز بکەین هەندێک بەرنامە و پرۆگرام بەڵام تەلەڤیزۆنەکە لۆکەڵ بێ لەوە چێ لۆکەڵەکە لەم بەروەرگیرێ لەو بەروەر نەگیرێت لەو بەریش لە هەندێک شوێن وەرگێ لە هەندێک شوێن وەرنەگیرەکان بەرەوبەر ڕەنگە مەبەستان تێگەن لە مەبەستەکەم چێکاتەوەش بۆ خۆی خاڵێکی زۆر خراپە کە بەداخەوە ئێمە ڕاگەاندن ڕۆڵمانەوە بۆ ئەم خوشکە بەڕێزەم ئەگەر قسەیەکم بکە هەست ناکەیت تەلەڤیزۆن و ڕادیۆکان بەڕاستی زۆرێک لە ماڵەکانی وێران کردووە و کاریگەری لەسەر ئەم پەروەردە دروست کردووە فەرموو
پێشەکی سپاس دەکەم بە بەرنمەکەت بەڵێ خۆی وایە ئەم تەلەڤیزۆنانی کە دانراون ئەگەر بێت و بە تەلەڤیزۆنێک کە بێ بەنای پەروەردەکردنی مناڵەوە بەنای بەرنامەی مناڵەوە زۆر باشترە لەم زۆر باشترە لەم تەلەڤیزۆنانی کە ئێستا هەیە لەم بەرنامانەی کە ئێستا هەیە ئەگەر ئێستا مناڵمان هەیە کە دانیشە زیاتر کە دانیشە بەس بەرامبەر NRTC دانیشە لەبەری هیچ بەرنمێکی ترمانە لە تەلەڤیزۆنەکانە هیچ پەروەردەیەک نییە بەرنمێکی پەروەردەی لە تەلەڤیزۆنەکانە کە مناڵەکانمان گوێی بۆ بگرن هیچ تازە هیچ شتێک پێشکەوتو نییە. جوان یعنی من قسەکەم لە چی بۆ مەسا خوشکم دەست خۆش بێت یعنی بۆ تەلەڤیزۆنێک چی تێچێ 24 ساعت وشت پەخشەکەیت ومێ دەکەم هەنێکیان بمان بینن تۆزە بەخۆیان 24 ساعت پشت پەخشەکەی مار خراپ نەبی هەولێری برایانمان ئەوە ئاڵێن ینی تۆ بێزار نابی لە گۆرانی بێزار نابی لە هەواڵ ڕۆژی 8 جار گەرمەکەیتەوە گۆرانی وا هەیە لە هەفتەیەکە من 3 جار 4 جار بەرچاوم کەوتووە قەی چیە کە ڕۆژانە بڕگەیەکی 5 دقەی هەبێت هوەری بەڕێوەبردننی پۆل قەی چیەکە ڕۆژانە 5 خولەک هەبێت بۆ نمرچکە هیچ ماڵێک نییە کچە جوانەکە هیچ ماڵێک نییە قوتابی تیاابێ وایە نەمەگەر ئەو مناڵیان نەبوو بێت ئەگەر نا یان خۆی قوتابیە لە زانکۆ قوتابیە لە پەیمانگایان مناڵەکەی یان کچەکەی یان کوڕەکەی قەی چێکە هەموو ڕۆژێ پامێکە بێ ئەتەکێتی مامەڵەکردن لەگەڵ مامۆستایە قەی چێکە ینی ڕۆژانە بیکە بە 100 بەرنامە ئێستا کتێبێک دەرچووە بە ناوی هوەری بەڕێوەبردننی پۆل 100 خاڵ مامۆسا یعنی ئەم 100 خاڵ ئەگەر ئەم برادری کە سەیری بەرنامەکەمانەکە گەر هەفتەی بووە نمونە خاوەنی تەلەڤیزۆنێکە یان ڕادیۆکە یان سەتەلایتە گەر هەفتەی دوو بابەتی وا پەخش بکە بەشی تقریبان 1 ساڵێکە کات کاتە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و بەشی 50 هەفتاکە و ئەتوانی ساڵانە ئەمە دووبارەکەیتەوە پرۆگرامێکە بێت ئێمە بۆ نمونە مەسەرەن تا ئێستا چێ ئەتوانم لێرەوە بە تەحەدا بیڵم چکەم بەرنامەی من بەرنمەیەکی پەروەردەیە ئێمە نەهاتوین چەلەحانی سیاسی بکەین بەس تەمەنا دەکەین خەڵکێکی پارەدار خەڵکێکی دەسەڵاتدار خەڵکێکی ئیمزا بەدەست ئەم جۆرە بەرنامانە ببینێ تا ئێستا بەرنمەیەک زنجیرەیەک بەرنامە نییە بۆچی بۆ باشترکردنی ئاستی زانستی قوتابیەکان چکە بەرنمەی زانستی دەبێت چۆن بێت بۆ نە زنجیرەیەک زانست لەسەر گەیاندنی بۆ نمونە مەسەن تەکنەلۆژیا بۆ منداڵ زنجیرەیەک بەرنامە پێگەیاندنی زانستی بۆ نمونە کۆمپیوتەر بۆ منداڵ تۆ منداڵ چۆن بە قۆت و بێزکەی یانم تەلەڤیزۆنانی ئێمە کە دانیشی ئەو گۆرانیانەیە بۆ سەرچۆپی و گاوانی و تەرتیبات و جەوە و بۆ ئەوەیە هەند زۆرە لە گۆرانەکان بۆ ئەوەیە شەبەکەت فول بێ میزاجت فول بێ مامۆستا تازە زەواجت کرد بێت وە کۆڵێ بە تەواوەتی شەبەکەت فول ئەمە قەینە هەنێ هەواڵی شەیە بۆ فول سیاسیەکانە هەنێ بەرنامی تەلەڤیزۆنی شەیە ڕەنگە بۆ فول ئەو کەسانەیە کە دەردەدارن و چۆن بتوان کێشینە بەڵام باقیەکەی تری ئەم 2 ملیۆنە ئەم 2 ملیۆنە زەنبیان چییە بڕۆن ڕاکەن بۆ تیکتۆکێک ڕاکەن بۆ تیورجەنێک کە ڕەنگە زۆر جا منیش بەدڵم نەبێ بڵم هەندێشتی هەیە کە شت نییە بۆ هەموو خانەوادەکان بشێت تازە بە تازە هەندێک بەرنامەی تەلەڤیزۆنی پەیدا بووە لۆکەڵ پەیدا بوو کە ڕەنگە بۆ هەندێک خانەوادە و بۆ هەندێک خێزان و خانەوادەکان باش بۆیە ئەوش خاڵێکی زۆر گرنگ و ویست شتێک بڵێ ئەو مایکە ئەفۆ من دەی تێمەمەسا ئەوسە بەنسبەت کەناڵ تەلەڤیزۆنەکان بەڕێزی باس کرد ینی هەندێک لە کەناڵەکان بووەتە تێکداری شیرازی عیلەکان ینی بە هەموو شێوەیەک دراما هەر لە دراماکانەوە یان لە ئەو بەرنامانەکە پێشکەشەکرانی زۆربەی زۆری بۆ ناو عیلە نابێت یعنی تۆ بە زمانی حاڵ بڵێ بۆ عیلە نابێت جۆرە بەرنامە پیشانی زۆر هەڵەشە بەڵام باشترین جوانترین چاکترین کەناڵەوەی کەوە تا ئێستا من خۆم ماڵ و مناڵ متابعیان کردبێ کەناڵی ئافرینە بەڕاستی جێگای دەستخۆشیە یعنی هەر لە کارمەندەکانیان لە دەستەی ئیدارە یعنی بەڕاستی نمونەن ئەوەی کە متابعەم کرد بێت و باسی تا ئێستا ئەکەم باسی ساڵانی داهاتوو کۆتاکان دەست خۆش بمەمەستا بەرەو کۆتاکانی بەرنامەکەم ئەچم بەڵام پێم خۆش ئێوەش ئەگەر قسەیەکتانە بێ مشارەکەم کەم تەوان 3 جۆر مامۆستا هەر مامۆستا نییە و مامۆستا عامە نییە کە ئێمە زۆر جار دەڵێ مامۆستا وازای مامۆستا هەر کوردی و عەرەبی و کیمیا و فیزیا 3 جۆر کەسایەتی تر هەیە کە بە مامۆستا دەناسرێت لە قوتابخانەکانە نە حکومەت زۆر گرنگێکی زۆری پێدەدات نە خێزان و خانەوادەکان زۆر بەداخەوە ئەم قسێ دەڵێم زۆر جار بەڕێوبەری قوتابخانەکانیش بە بێ ئەهمیەت سەیرەکات مامۆستای هونەر مامۆستای وەرزش و توێژەری دەرونیان توێژەری کۆمەڵاتی ئەم پرسیانە من وەکو بەختیار و تەجروبەی 40 ئەوەنە ساڵ تەمەن و نزیکی 20 ساڵێکشە دکتۆرم و تۆپم تەواو کردووە هەستەکەم ئەم پرسیانە هیچی کەمتر نییە لە کیمیا فیزیا دایک و باوکی بەڕێز ئەگەرەتەوە منداڵەکە تووڕە نەبێ عبوس نەبێ بێتاقەت نەبێ ناڕەحەت نەبێت ئەم وزەی کە هەیەی بە وزەیەکی سلبی نەژمێرێت تکایە گرنگی بەم 3 بوارە بدە
تکایە گرنگی بە هوەر بدە مدیری بەڕێز بەڕێوبەری ئەزیز ئەزانم ئیمزا بەدەست تۆیە ئەزانم ئەتوانی هەمومان فەسڵکەی ئەزانم هەنێکتانێ ئەتوانی ئاوایەکمان لێ بکەین نقلمان بکەیت و لە شار بە دەرمان بکەیت بەڵام تکایە لەبیرن نەچێ مامۆستای وەرزش مامۆستای هوەر توێژەری دەرونی و کۆمەڵایەتی زۆر گرنگ و مهمە من عجیبم لێ دێوە زۆر خەفەت دەخۆم چوو بە قوتابخانەیەکی 600 نەفەرەی لە شاری چەمچەماڵ دەڵێ دوکتۆر توێژەرمان نییە بەشێکی لەوە چ خەتای بەڕێوبەرەکە بێ مشوری نەخواردو و هەڵی نەکوتیوەتە سەر پەروەردەکە تکایە توێژەرێکم بۆ تەعینکەن بەشێکی لەوە چ خەتای حکوومەت بێت کە توێژەری دەرونی توێژەری کۆمەڵاتەکان دەرچوومان زۆر زۆرەکە بەداخەوە تا ئێستاکەیە وا تەسەوەرەکەن کەمانە ئیشیان نییە و دەست بەتاڵ هەر بۆ خۆیان ژووری دەکەن بەشێکی ڕەنگە احتیمال زۆرە پەیوەندی بە دایک و باوکان و چکە زەختی دایک و باوکش گرنگ و مهمە مامۆستا دێت دەڵێ مامۆستا ینی دایک و باوکی لە دکتۆر جان لە ژیانە دایک و باوکێک نهاتوو بڵێت توێژەرەکە کوان هەر لە کوا مامۆستای ئینگلیزیەکە مناڵەکەم گود مۆرنی نازانێ یاخت بە گود مۆرین و گود بای و های و بای وازت لێنێ و حاشات دێکات داما و بەڵام بەبوونی مامۆستای توێژەرەکە مناڵەکەت باشتر دەکات چاکتر دەکات بەرەو پێشی دەبات ئەخلاقاتی بەرەو پێش دەبات بۆیە بەڕاستی زۆر گرنگ و مهمە هەم هوەر هەم وەرزش و هەم توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵاتی ئەمانە لە قوتابخانەکانە باشتر و چاکتر و بەقۆتر کە ئەگەر وتەیەک شتێکی هەبێت لە فەرمو خۆشکە بەڕێزەکە وادارم پەرەی پێ بدرێت لەسەر ئەوتەوەرە مامۆستای وەرزش و هوەر ئێستا خوێندکارەکە بە مامۆستای وەرزش و هوەر زۆر مرتاحە بێ گەر ڕۆژێ وەرزشی هەبێ ڕۆژە وێنەی هەبێ هەر شەوەکەی بەدایکیاڵەوە من خۆم حەز دەکەم بەیانی وەرزشم هەیە ئەم لاکە بەڵام هەنێ لە قوتابخانەکان مامۆستاکان ئەڵێت بە ئەمڕۆ وەرزشەکە نەخوێنن با مامۆستای فیزیا بڕواتە بابیدین بەوانەیەکی تر بابیکەین بەوانەیەکی تر هیوادارم ئەوە نەمێنە لە خوێندنگاکانە پەرەی پێ بدرێ مامۆستای وەرزش و توێژەر بە تایبەتی و مامۆستای وێنە هەنێ مامۆستا وەکو هەنێ خۆ باس دەکرد هەنێ خوێندنگا هەیە توێژەری هەر نییە ئەم خوێندکارە تووشی کێشەیەگە بێ تووشی مشکلەیەگە بێ هەمووی بە دەنگە دەنگ و بە دەمەقاڵەی بەڕێوبەر و مامۆستا ئەوانە حلەبە هیوادارم توێژەریش لە قوتابخانە بەنامەکەم بەرەو کۆتایی چێ سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان ئەم هەم دایک و باوکانە هەم ئەم مامۆستا قوتابێ بەڕێزانە لە کۆتاییە دەمەوێت بڵێم پەروەردە پرۆسەیەکی زۆر گرنگ و مهمە ئەگەر هەر هەمومان ئیشی لەسەر بکەین و خۆمانی بۆ یەکلاییکەینەوە و گرنگی پێ بدەین بەڕاستی زەرە ناکەین هەم دنیامان هەم قیامەتمان زیاتر مسۆکر دەبێت ئەوە پەروەردەیە گەندەڵ و وەکوڵێت دز و خیانەتکار لە وڵاتان نایەڵێت ئەوە پەروەردەیە لە داهاتووە وا دەکات کە بندیوار نەمێنێت ئەوە پەروەردەیە وا دەکات کە وڵاتمان بەرەو پێش بچێت ئەوە پەروەردەیە وای لێ دەکات کە هەموو جۆرەکانی ئەتەکێت لە وڵات و مەملەکەتە باشتر و چاکتر بێت ئەوە پەروەردەیە وای لێ دەکات کە لە داهاتووە پزیشکێکی سەرکەوتوو مامۆستایەکی سەرکەوتوو ئەندازیارێکی سەرکەوتوو مامۆستایەکی ئاینی سەرکەوتوو سیاسیکی سەرکەوتوو دەرچوویەکی یاسای سەرکەوتوو دروست بکات زۆر بەداخەوم ئەگەر ئێوە نەتانزانی و با لەم دەقەوە بیزانین ئەوە پەروەردەیە دادوەرێکی سەرکەوتوو پارێزەرێکی سەرکەوتوو حاکمێکی سەرکەوتوو لە داهاتوە بۆ وڵات و مەملەکەتەکە دروست دەکات تەنانەت سیاسیەکی سەرکەوتوو دروست دەکات کە کورسی دەسەڵاتی گر بزانێت چۆن بەکاری دێنێ بۆیە تەمەنا دەکەم گرنگی بە پەروەردە بدەین گرنگی بە فێرکردن بدەین بۆی ئەو پەیوەندی کە لە بینی پەروەردە هەیە لە بینی فێرکردنە هەیە باشتر و چاکتریکەین دووبارە سوپاس بۆ جەنابتان و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ جەنابتان بۆ بینەرەکانم بینەرانی عەزیزم تا بەرنامەیەکی تر لە ماڵی بەختیار بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ